خۆشەویستانم جگە لە ڤیدیۆ گەیم زۆر یاری هەیە کە هەم چالاکێکی خۆشە و هەم متعشی هەیە و هەم میشەستە لاری گەیمینگ بەردەستە و بابەتی نوێیان بۆ هاتیە بە تایبەتی یاری دارت گەیم زۆر خۆشە ئەو نیشانانەیە لە دوورۆ لە خۆت دەیپێچی و زیرەکی خۆت و جوڵەیەکی جوانی خۆ دەتوانین تۆمار بکەیت لە ئۆنلاین بڵای بکەیتەوە چی حەز بە و یاری دەکات لە کۆمنت بینووسێ بە تایبەتیش یاری استراتیژیەکان بەڵام بە شێوەیەکی راستەقینەی یاریەکەی بکەی نەک تەنیا لە ڕێگەی ڤیدیۆ گەیم بکەی ئەم یاری ئێستا بەردەستە یەکێک لە یاریە دڵخوازەکانم کە ڤیدیۆ گەیم نەبێتن یاری شەترەنجە یاریزانێکی زۆر باشم تێیدا و دەمەوێت ئێوەش فێری شەترەنج بن شەترەنجێکی وا لە ئاری گەیمینگ بکڕن لە یوتیوبی ژەگەر خۆتان فێرکەن ئەگە نازانم بیکەن حرەکەی جیاوازم دێ چێ لە ئێوە لە شەترەنج دەزانێت لە کۆمنت بنووسێ برێ من باش نیە یاریزانی شەترەنجم یاری هاردوورد لەوانەیە لە زۆر فیلمەکان بینیتانە لە ئەنیمەیشنەکان بینیتانە ئێستا ئەم یاریش لە ئاری گەیمینگ بەردەستە تاوەر دروست دەکەی وا لە کاتی تاواکردنی تاوەرەکە دەبێ دانە دەری بێنی چێ ئاخر دانە دەربێنێ و بەربێتەوە ئەو دۆڕاوە یارێکی زۆر خۆشە بە تایبەتیش دوو کەس بیکەن چێژ زۆر لێوەردەگرن تۆزێ لە شاشە دوور دەکەونەوە خۆشەویستانم ئەم یاریە و دەیان یاری دیکە و دەیان یاری بۆردی دیکە بە تایبەت وەکو یاریەکانی وەکو مۆناپۆلی ئەوانە کە بە شێوەیەکی فیزیکی دەتوانین بە ڕاستەقینە ئەنجام بدەین هەمووی لە ئاری گەیمینگ بەردەستە و هەر پێداویستێکی دنیا ڤیدیۆ گەیم تەکنۆلۆژیا وەرە کۆمپیوتەرت پێویستە لاری گەیمینگ بەردەستە لە شاری هەولێر و شەقامی چلمەتری بۆ دەتوان لە ڕێگەی ئۆنلاینیشەوە ئۆردەری بکەن دەگاتە بەردەرگای ماڵەکەت لە هەموو شار و شارستانی هەرێمی کوردستان بەردەست دەبێت سپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەری کردی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری سلااو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 232 01 ژیری ئەمڕۆ 28 2025 ئەمڕۆ دوا ڕۆژی مانجی دووە و ئەم شەو ئینشاءالله لەوانەیە ڕەمەزان بێ بە ئەگەرێکی یەکزار زۆر واتە شەممە یەکی سێ یەکەم ڕۆژی مانجی پیرۆز ڕەمەزانە بە هیوای ئەوەی ڕۆژ و تاعات و نوێژی هەر هەموو لای قبوڵ بێ و پێم وانییە کەستان ڕەمەزانتان لە مانجی سێ بینیبی بەخۆشمەوە لە بەرەوەی دەکا 32 ساڵ پێشستا ڕێک ساڵێک پێشەوەی ساڵێک شتێک پێشەوەی من لەدایک بووم چێت ئەمەشای بەرنامەی من دەکات لە بیریتی کە ڕەمەزان لە مانجی سێ بووە مەسەلەن پارنیە مەسەلەن پێرارە ئەنی مەسەلەن پێش پارە ئەنی 32 ساڵ پێشستا چێ لێەوە تەمەنیوا گەورەی و سەیری بەرنامە دەکەم مێ لە کۆمنت بیدۆزمەوە واروە دەمێ پێتان بڵێم کەەوە ئەڵلقەیەکی خۆشە پرزانیاریە پڕ بابەتی نوێیە تکا دەکەم دوگمێ لایک سبسکرایب لەبیر نەکەن بارەزە بەرنامە بکەین گەورەترین نەویارانەی کە لە مەفتێ بڵاو دەکرینەوە چەند یاریێکمان هەیە و مانگێکی دەتوانم بڵێم زەبلەحمان بڕێکرد مانجی دوو یاری باشی تێدا بوو وەتە نمرەیان بەرز بوو بەڵام مانگە هێشتا باشتر و گەورەتر دەبی گەورەترین یاریەکانی کە ئێستا بەردەستن ئەمانن یاری بەناوبانکە مەبەستمە 2 پوینت میوزیم یاریێکی نوێی سنجیرەی 2 پوینتە کە من بەشی ڕابردوم زۆر کرد لەسەر پلیستیشن و بما لەسەر پلیستیشن گەیم پاس بەردەست ئێکسبۆکس کردم 2 پوینت ئەوجارە میوزیم بەردەستە ڕێخستن و سیمیلیشنی وەروە بەخێوکردنی میوزیەمێکە ئۆکەی جا لەو میوزیەمە بە کوردەکەی ئێستا حالێنە مێشکم نییە چی پێ دەڵێن تقاو بە حساب بەرداغیش چەند جۆنم هەیە کانتری ڕۆد ئێستا تکساس لە دنیای محبوبە لۆش کانتری ڕۆدم بەکارهێنە ئۆکەی میوزیم یاخود مەتحەف بە کوردەکەی مۆزەخانە لۆم نایە ئەڕ لۆم نایە ئۆکەی ئەگەشتن نەبی کرد لەگەڵم بن 2 پوینت میوزیم ڕێخستن و سیمیلیشکردن و وەرە بەخێوکردنی مۆزەخانەیەکە تۆ دەبێت کەلەپوری جیاواز لە وڵاتانی جیاواز دەدۆزیتەوە بە پارە دەیان کردی نێ مۆزەخانەکەی خۆ لەوێ عەرزی دەکەی خەڵک دەستە ناوی سەیری دەکا و دەبێت بگومان ئاگداری پارە و خەرجی و کارەبا و سەردانیکردن و شتانە نمرە 83 هەیە زۆرم بەدڵە چاڕوانی و یاریان بێتە سەپلازیان گەیم پاس 100% دەیکەم عاشقی یاری سیمیلیشنەکانم بە خۆتان دەزانن هەر یارێک سیمیلیشن بی دروستکردنی جیهانی باڵەخانەبی بەخێوکردنی شتەکانبی ئەم نامەدەمە لەبەوەی 2 پوینت میوزیم چاڕوانم بەڕاستی یەکێک لە یاری زەبلەکانی ئەم ساڵەدان کاپکۆم بڵاو کرایەوە ئێستا بەردەستە بە ناوی مۆنستر هەنتەر وایلد یاریی نوێی مۆنستر هەنتەرە کە بەداخەوە لە کوردستان بۆ دەرەجە بەناوبانگ نیە بەڵام لە جیهان زۆر بەناوبانگە لەبەرەوەی نمرەی 90 لە سەدی پێدەستێناوە واتە پڕ عنی بەهێزترین ژمارەی نمرەی هەیە لەم ساڵ تاوە کوێسەر 2025 و تەنیا لەسەر پیسی لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو زیاتر لە 987,482 کەس تەنیا لە ڕێگەی ستیمی و یاریان کردوە نزیکی ملیۆنێک کەس کە یاریەکە بڵاو کرایەوە هاتە سەر
مۆنستەر هانتەری وەلێستاوە ئەو ڕیکۆردەی تۆمار کردەوە 2025 جگە لە GTA ئابزانتی یاریەشی دیکە دەتوانێت ئەو ژمارەیە بشتێنێ لەسەر PC مهم 3000 بەرزترە لە یاریەکانی پێشووی کاپکۆمی بەڵام ئایا ڕیکواڵەتیەوە چۆنە ڕەخنەگرانەوە لە سەدیان پێداوە زۆریان بەڵ دڵێنێ چێکە لە یاری ناوازەکانی کاپکۆم وەرەوە مۆنستەر هانتەرێکی زۆر ناوازەشە چێ دەیکە لە کۆمنت بینوسە وەرەوە یاری PGA Tour 2K25 لە هەفتەی ڕابردوو باسم کرد لەم هەفتەیە بەردەست بوو نمرەشی 82 هێناوەتە و کەسانی کەیفیان بە گۆڵفی دێ یاریەکە زۆر باشە و لە هەفتەی داهاتووش یاریی نوێ دێتن جەماعەتی ئیتێکس2 دروستیان کردێ بە ناوی سپلیت فیکشن هێشتا نازانی نمرەی چەند بەدەست دێنی بەڵام یاریەکە چەند ریڤیوەرێک تا سێ چارێک کەس ریڤیویان کردووە بەڵامش ژمارەکانمان نییە دەڵێن یەکێکە لە یاری ناوازەکان وەروەها دەری ئیتێکتوی دەباتە ئاستێکی دیکە یاریەکە بڕیار لە 6 مانجی سێ لەسەر تاوای پلاتفۆرمەکان بەردەست بێ و نرخیشی فول پرایز نییە پێما بێتە نیە $50 یاریەکانی گیم پاس بۆ ئەم مانگەش ئاشکرا کریان 33 Immortals کە من زۆر ئاشنایم نەگەنیە بەڵام بەلاترۆی تێدا ئاوڕێن خۆشم تکایە یاری بەلاترۆ بکەن یاریشی قومارکردن نییە واتە پارە ڕاستەقینەی تێدا سەرف ناکەی بەڵکو یاریێکە لە شەڕی جۆکەرێک کارتی جۆکەرە بەڵام جۆکەکان هەمووی مۆسفاتی جیاوازیان هەیە یاریەکە پەیوەندی بە قومارکردنەوە نییە بەڵام فکرەکەیان لە کارتەکانی قماری وەرگرتیە بەڵام قومارکردن نییە خۆی یاریەکە بۆیە من پێشنیاز دەکەم بیکەن چکە یاریی زۆر خۆشە من لەسەر مۆبایل زۆر دەیکەم دێتە سەر گەیم پاسیش تکا دەکەم تاقیکەنەوە لەبەر یاریی ڕۆگلایکی زۆر ناوازەیە بلوپرنتس باکشات ڕۆڵێت دیسندنس نێکست ئەکۆ ویڤەر ئەوانە زۆر ئاشنایانی مەسکوانە هەموو یاری چۆن دەڵێ نوێ ناشکراکران لە ئایدی ئێکسبۆکسی لە شۆکێسێکی بچووچیان کرد لە بۆ یاری ئیندیەکان ئەو یاران هەموو دێنەسە گەیم پاسی لە ماوەیەکی نزیک Revenge of the Savage Planet کە بەشی دومی Savage Planetە تونوک و پۆن سەمەر لەگەڵ یاری تێمپۆپۆ لەو یاریانە 100%ەوەی بیکەن بەلاترۆیە 100% یاریی زۆر ناوازیان وەروە یاریەکانی پلیستیشن پلاس لە بۆ مانجی سێ ئاشکراکران لە بۆ پلسی ئاسایی سێ یاریمان هەیە کە یەکێکیان تەنیا لە بۆ پلیستیشن 4 گەنە ئەوانی دیکە هەمووی لە هەرسێکیان لە بۆ پلیستیشن 5 بەردەستن واتەکە پلیستیشن 5 هەبی هەرسێکی دەتوانی بکە یەکە پلیستیشن 4 هەبێ دو یاری دەکەی هەر یەکە لە یاریەکانی دراگن ئیج دە ڤێلگارد کە لە مێژە حەز نەکرد یاریە بکڕم بەڵام لەبەر نمرەکانی زۆر بەرز نەبوو و ڕخنیان زۆر لێگرتووە شتانە چاوەڕێی پلس بووم سەو ئەوە هاتە سە پلس ئێستا لە سە ڕێگەی پلس و پێشم وایە لە یەک دوو مانجدا دێتە سەر گەیم پاسیش چکە یارێک بێت سە پلس یان گەیم پاسی با ئاسان دەستنە شوێنەکانی دیکەش یارەشی نوێ یە پارسا بڵاویان کردوێتەوە زۆر لە مێژ نیە چەمان کە بڵاو کراوەتەوە یارەکی زەبەلاحە حەز دەکەم بیکەن چکە دەڵێن ستایلەکەی زۆر بە یاری کلاسیکانی گارۆڤار دەچی لەگەڵەوەش کە یاریی دراگنەی شەکەتەوە RPG بەڵام ڕووی گەیم پڵێەوە دەڵێن لەو نزیکە Dragon Age The Veilguard Sonic Colors کە کەیفم بە سۆنیشی دێ بە تایبەتی ئەو یاری کلاسیکانەی وەرە Teenage Mutant Turtle The Cowabunga Collection ئەمە یاری کلاسیکەکانی Teenage Mutant کە زۆر حەز دەکەم تاقیکەمەوە ڕێگەی پڵسی باشترین شوێنە و بڕیاریشە ئەو هەر سە یاری کە لە سە یاری زیاترە چکە کۆلێکشنەیەکە چیانێکەکان کۆلەرس ئەوش هەر کۆلێکشنە ئەوەتە تۆنێک یاریمان لە بۆ دێتن لە مانجی لە چواری سێ بۆ هەمومان بەردەست دەبێت دەتوانن داڵاندی بکەن بۆ کەسانی کە پلیستیشن پڵسیان هەیە ئۆکێ ئەمڕۆ یەکسەر بە هەواڵی یاریەکان دەست پێ دەکەم لەبەرەوەی چەند شتێکی دەمێ ڕوونکردنەوەی لەسەر بدەم لە هەفتەکانی ڕابردوش باستان کرد گوتان لە کۆمنتی نووسیبی ژیر بۆچی باسی دیمەنی ڕاستەقینەکەی پرۆمۆیەکەی GTA 6 نەکرد لەبەر چەند شتێک باسم نەکرد یەکەمیان ئەکید نەبووی کە ئەوە ڕۆکستار پرۆمۆی ڕاستەقینە لە ژیان ڕاستەقینە لە بۆ GTA 6 دەکە یاخود خەڵکە گەنجن فانن هەواداری GTA نەخۆیان تەسویر دەکەن لە بۆ تیکتۆک و یوتیوب ئەوانە سەو لە کۆتاییدا دەریش چوو کەوە بەڵێ هەر فانن واتە هەوادارن واتە GTA 6 نەبوو بەڵکو هەر پەیوەندی بە GTA 6 هەیە بێگومان هەر لە بۆ GTA 6 دەیکەن بەڵام ئەوانە فانن هەوادارن لەوانەیە لە ڕێگەی تیکتۆک یان یوتیوب ماوەیەکی دیکە بڵاو بکرێتەوە جا چەندین دیمەنی جیاواز بڵاو کرێەوە ئەوم پێسەیر بوو کەوا توانیان هەلیکۆپتەر بەکار بێنن واتە ئەو هەوادارانای ڕۆکستاری توانیویان لە پارە بدەن هەلیکۆپتەر بفرن و بەکار بێن تەران یەکێکیان هەڵساوە بە چەک لە ناو ڕاستی شەقام دەسڕێتەوە پۆلیسیان بەکارە ناوە پۆلیس جادەکەی بۆ گرتوون واتە ئیشەشی زەوەلاحیان کردی ئەوە ئیشی چەند گەنجێک نییە کەەوە دۆلاریان لە جیرفان نەبێ بتوانەوە کارە بکەن ئەو پارێکی دەسەرف کراوە وەکو لە دیمەنەکان دیارە پۆلیس جادەی بۆ گرتوون هەلیکۆپتەر فڕیوە ئەو گەنجەی کەوا ڕۆلی سەرکی لە جێ هەمان جلوبەرجی
جیسنی لەبەرە کە لە دیمەنە دزە پێکراوەکان بینیمانە تا کلااوسورەکەی لەبەرە کە کلااوسورەکە تاوەکەس لە ترۆلەی جیتی 6 بە فەرمی نەمان بینیوە بەڵام لە لیکەکان هەبوو واتە ئەبیان بەکار هێناوە جا ئایا ئەم دیمەنانە دەیکەنە فلم شۆرت فلم دەیکەنە پرۆمۆ دەیکەنە ڤیدیۆ تیکتۆشی هەشتا دیار نییە و نازانی بەڵام لە کۆتاییدا ئاشکراکەن ئەمانە گروپێکن هەڵساون بە ئەنجامدانی ئەو کارە و هێشتا هیچ زانیارێکی شانەسە بڵاو نەکردو تەنیا وتیان ئێمەینە ڕۆکستار نین بۆیە منش زۆر باسم نەکرد لافتەکان ڕابرد لەبەروی ئەکید نەبوو متمنەوەک بڵێم ڕۆکستارە دواتر بڵێم ڕۆکستار نییە خەڵکی دوایە دەستغەڵەت دەدەم خەڵکی زۆر تووڕ دەمن لە کۆمێتی من بەردەوام ناو تووڕەنە یەکسەر ژیر ئەوها نەبوو ئەوها بوو هجوم دەکەن ئەجا هەیەشم ڤیدیۆی پاشە من نبینی مەسەلەن ئەمە هەفتەی قسێک دەکەم هەفتەی ڕابداهاتوو زیاتر قسە لەسەر ئەو بابەتە دەکەینەوە هەیە هەفتەی داهاتوو نبینی ئیدی نازانی کام ڕوونکردنەوەکەم دایە خود نەدایە چکە بەرنامەکەمان دوورێژە چرخولەکێکە دەبێت ڕوونکردنەوەکان هەفتانە دەڕوە ینی بەرنامەکە ستایلەکەی وایە بکەم خەتای من نییە هەواڵەکان وانە بۆیش باسم نەکرد وتم بە ئاکید بمەوە ئێستا ئاکید بوومەوە کە ئەم دیمەنانە لەلایەن چەند هەوادارێکەوە وەکو پرۆمۆیەکە فیلمێکە هێشتا نازانین لە بۆ GTA 6 دروست کرا دیمەنەکان جوانن سەرنجڕاکێش دیارن و زۆر ئاتونوتیژی پێوە دەبینم نازم چۆن ڕێگای پێدراوە تەسویر بکەن تقریبا توان بڵێم وەکو فیلمێکی سینەماییە ئەگەر بێتە پێشچاوان لە ڕووی ئەوەی کە سیلاح بەکاردێ ئەوشتانە بەڵام ئەگە فیلمی سینەمایی نەبی چۆن ڕێگەیان پێدراوە و جۆرە کارانە بکەن و پۆلیس هاوکاریان کردینەوە و هەلیکۆپتەر فڕیوە و مهم چاڕوانیاوی شەمەر کاتێکشکە بڵاو کرایەوە فەرمی بێگومان قسەی لەسەر دەکەین بۆ کەسانی کە پیسیان هەیە ئەبدەیتە نوێیەکەی GTA 5 لەم هەفتەی بێ بەردەست دەبێت و ڕۆکستار لە ئێستاوە دەڵێت دەتوانم پریلۆد بکەیت واتە ئەبدەیتە نوێیەکە داوڵۆد بکەیت بەڵام ئەگەر پیسیت هەیە و یاری GTA 5 دەکەیت دەبێت ئاگاداری دووشت بە یەکەمیان ئەگەر GTA ئۆنلاین دەکەی بۆ نمونە یاخود ستۆری مۆد دەکەی هەر کامیان دەکەی تۆ ناتوانی ئەگەر ئەبدەیتی ئەو ڤێژنە نوێ بکەیت ناتوانانی لەگەڵ گەیمەرێک یاری بکەیتەوە ئەبدەیتی ئەو ڤێژنە نوێە نەبێت لەبەرەوەی دوو API جیاوازن واتە دوو لەناو لانچەرەکە دەبنە دوو فایلی جیاواز دەبێت ئیلا هەردووکتان ئاخر ئەبدەیت بن واتە کڕۆس پڵی بەردەست نابێت بۆیە ڕۆکستار دەڵێت کە تۆ یاریەکەت پێکرد دەتوانی هەر لە ناو مێنوەکەی ستۆری مۆدەکەی خۆت چەند بڕیوە سی فایلەکەت یاخود خەزنەکەت بگوازیتەوە سەر ئەو ئەبدەیتە نوێیە لەبەر لەو ئەبدەیتە نوێ بێگومان هەفتەی ڕابردوو باسمان کرد زۆر گۆڕانکاری کراوە هەوشێوەی ڤێژنی پلیستیشن 5 و ئێکسبۆکس سیریەسە لە زیادکردنی ڕێی تریسینگ بەڵام ئەمە ڕێی تریسینگ کە بێگومان بەقوتر و باشترە لەبەرەوەی کۆمپیوتەر و هێز توانێت زیاترە ڕێی تریسینگی وێنەدانەوەی تەنیا سێبەر نییە بەڵکو وێنەدانەوەی ئاوێنەیمان هەیە بۆ نمونە ڕێی تریسینگ ریفلەکشنمان هەیە وێنەدانەوەمان هەیە وێنەدانەوەی بێگومان سێبەرمان هەیە گلۆبال ئیلومینیشنمان هەیە ئارتی ئەمبێت ئیکلوژنمان هەیە زۆر بابەت و تایبەتمەندی زیاتریان بۆ دانا کە پێشتر گەیمەران تەنیا لە ڕێگەی مۆدەکان و ئەو جۆرە ستایلایان بۆ GTA 5 زیاد دەکرد بەڵام ئێستا ڕۆکستار خۆی بەردەستی خستووە مهم هەفتەی داهاتوو بەردەست دەبێت بۆ هەمووان لە ئێستاوە دەتوانن داوڵۆندی بکەن وەروەها ئەبدەیتە بەخۆڕاییە هاوشێوەی ڤێژنی پلیستیشن 5 و ئێکسبۆکس سیریزنە کە نرخی $10 بوو دەبێت $10 ئینجا دەتوانی ئەبدەیتی ڤێژنی پلیستیشنی ڤێژنی پلیستیشن 4ەکەت بکەیت یان ئێکسبۆکسەکەت بکەیت دەبێت $10 بدەیت بەڵام ئەمەیان بەخۆڕایی و پێویست ناکە پارە بدە بێگومان هەر باسکرد قسەکردن لەسەر مۆد و پیسی بێگومان دەزانکەوە هەر گایرێک بێتە سەر پیسی یەکسەر مۆد دەکرێت مۆد واتە دەستکاری فایلەکان دەکرێت و کاراکتەرەکان شکلیان دەگۆڕدرێت زۆر ڕوت دەکرێنەوە زۆر شتی قۆڕ بمانە دەبینەوە زاشتیش کۆمیدیش دەبین بۆ منە ئەمە یەکە لە دیمەنە کۆمیدیەکان یاری سپایدەرمان 2 ئێستا لەسەر پیسی بەردەستە لەناو یاریەکەی هەردوو کاراکتەری CG و بیکسمۆکیان بەکارهێنا وەکو پیتر پارکەر و مایلز مۆراڵس بینەری ئەو دیمەنە بن shit. Here we go again. CJ! Look out! What? Bullshit! I don't need this shit! Mother... Welcome to San Andreas. I'm CJ from Grove Street. زۆر کۆمیدیە زۆر سەرنجاکێشە فایلەکان لە ئۆنلاین دەتوانن بەردەستی بخەن زۆر ئاسانە دوو فایل لە داڵۆنی دەکەی و خۆی لە ڕێگەی پرۆگرامی مۆدەکەتەوە ریپلیسی دەکاتەوە دەتوانی تەواوی یاریەکە بە پیتر لەزەتی پیتر پاکە بە CJ بکەی و بیکسمۆکیش بکەیە مایلز مۆراڵس بەڵام ئاگادار بن ئەوە مۆنتاژ کراوە و دەنگەکەی لەسەردان لایتەوەواتە کاتێک کە ڕاست لە ناو یاریەکە قسە دەکەن هەردەنجی پیتر پاکەر و مایلز مۆراڵس تەنیا شێوەیان دەگۆڕدرێ و بێگومان گەڵی چوو تەرتیبات و تیشی زۆر دەبی لەبەرەوەی شێوەیان فەرقی هەیە هەیکەلیان فەرقی هەیە
یاریەکە کێشەی لە بە دروست دەکات لە ڕووی گلیچەوە بەڵام شتێکی سەرنجاکێش بوو وتم مراگەدار بن کە پیسی یاریەکان لەسەر پیسی بەو شێوازەی دێدێ حەقسەکردن لەسەر دەستکاریکردنی شتەکان زۆر باسی AI دەکرێت ئێستا حالیان ژیری دەست کرد چەندگەن جێکەڵ ساڵن بە دووبارە دەستکاریکردنی یاری GTA Vice City شێوەی کارکتەرەکانیان هێناوەتە سەر ژیانی ڕاستەقینە زۆر جوانە پێم وابی کارەکەیان زۆر جوانتر و باشتر کرد لەوەی کە ڕۆکستار خۆی بۆ GTA Vice City کردی هەرچەندە بێگومان ڕۆکستار ناتوانێت شتێکی بابەتەوە کە چکە دەبێ یاریەکە لە سفر دووبارە دیزاین کاتەوە بەڵام ژیری دەستکرد و هێز و توانە ژیری دەستکرد نیشاندە لەبەوە ئەوەی کە کارکتەرە کلاسیکەکان پیکسڵیەکان شێوە کۆنەکان چۆن بهێنێتە ئێستا و شێوەیەکی واقعیتریان پێ بدا دیمەنێ و ڤیدیۆ ببینن چەند سەرنجاکێژە شتەش سەرنجاکێش بلەوە تێبینم لە تویتەری تەقیەوە لە یوتیوب ببینێت زۆری هەبوو کارکتەرەکان نیشاندە شێوەیان لە چیەوە بووتە چیە و دەمێ باسی ئەساسن کوری شارۆز بکەم ئاگاداری یوتیوب و تویتەر بن دەبەرەوەی بەشێکی زۆر لە سپۆیلی یاریەکە بڵاو کراوەتەوە هەرچەندە من تاوە کەستا خۆم لێ پاراستەوە بەڵام دیمەنێت پیشاندەم کەوا سپۆیل نییە تەنیا دیمەنی بەفر پیشاندەدا لە ناو یاری ئەساسن کوری شارۆز لەبەرەوەی لە ناو یاریەکەم کە بڕیار یاریەکە ئەم مانگە مانجی 3 بڵاو بکرێتەوە 23 بزەوت ڕۆژێک پێش نەورۆز بڵاو بکرێتەوە یاریەکە ستایلێکی نوێ یاخود میکانیکێکی نوێی دابشکردنی وەرزەکانی دەبێتە هەرچوا وەرزی تێدا دەبێت بەڵام لە ڕێگەی میکانیکێکەوە وەرزەکان دەگۆدرێ جا چیرۆکەکە چی بەسەدێتەوە شتانێشتا بزە نازانین بەڵام دەزانکەوە چوا وەرزی تێدا جا یەکێ لە دیمەنەکان کە لایم بڵاکرێتەوە وەرزی زستان نیشان دەدا ئەو دیمەنەکەی بینەری بن لە ئاو لە دەنجی دەوروبەری لە کەش و هەوایەکە لە مێژە دیمەنێکی یاخود لە مێژە یاریی ئەساسنم نەکردێت لە کەش و هەوای زستان جگە لە ڤالهاڵای کە لە هەندێک شوێن تێیدا بوو بەڵام ئەمەیان سەرنجاکێشە بەڕاستی حەز دەکەم دیمەنی وەرزگۆڕین ببینم کە شوێنەکان لە کاتی بەفربارین چی بەسەردێ لە کاتی بارانبارین چی بەسەردێ ستایلێکی جوانە تۆزێک جیهانەکە زیندوتر دەکەوە بڕوان من لافتەکان ڕابرد و باسیەوەمان کردەوە تۆنی هۆک پرۆسکەیرەر بەشی نوێی پێدەچیکەوە ڕیماستەر بکرێ و بزەبت بۆ فەرمی لە بەرەوەی خۆیان لە تویتەری خۆیان بڵاویان کردەوە وتیان ئامادە بن بەم زوانە شتێکی نوێ ئاشا دەکەین یاخود پارکی نوێ ئاشا دەکەین لە بۆ جیهانی تۆنی هۆک پرێرە سکیپرەکە یاریی زۆر ناوازەکانتان کردێ یەکێکە لە یاریە کلاسیکەکان کاتی خۆ لەسەر پلەیستیشن 2 ئێکسبۆکسی ڕاستەندەمان کرد جا بەشی 1 و 2 لەلایەن ئاکتیڤیژنەوە لە ماوەی سەر ڕابرد و ڕیماستەرکرانەوە لەسەر پلەیستیشن 4 وەستا بەردەستنە ستای پلاتفۆرمەکان لە وڵاتی سینگەپور یاخود سینگەپور بەشی 3 و 4 ڕێت کراوەتە ئەو ئیعلانەی کە ئەو ڕاگەنراوە لە چەند ڕۆژی داهاتوو دەیکەن پەیوەندی بە بەشی 3 و 4ەوە هەیە پێدەچی ئەوانش ڕیماستەر بکەن بە شێوەی کۆلێکشنێک بڵاوی بکەن بەداخەوە وەرنەر برۆز حاڵەکەی خراپتر دەبی بێگومان 3 ستودیۆی خۆیان داخست وەروە یاریەکەی وەندەر وومن ئیدی کانسڵ کرا ئەو یاریە نابینین ستودیۆی کۆمپانیای وەرنەر برۆز بە تایبەتی بەشی وەرنەر برۆز گەیمز لە مەفتەیە ڕاگەیان کەوا 3 ستودیۆی زەبەلاهی خۆیان دادەکەن پێم وایە 1-2 ستودیۆ ماوە بە تایبەتی ڕۆکستێدی هەرماوە بەنام ستودیۆکانی وەکو مۆنۆلیت لەگەڵ چەند ستودیۆیەکی دیکە داخران وەخت سەرجەم کاربەندەکانشان دەرکران لە کۆمپانیا وەروە یاری وەندەر وومنیش کارەکانی وەستا و ئیدیاریەکە کانسڵ کرایەوە یەکێ لە ئەو هۆکارانەیەشی کەوا بێگومان کە هۆکاریەوەی کە ستودیۆیانەدا بخرێ و خەڵک دەربکرێ هۆکارەکەی بۆ ستودیۆ ڕۆکستێدی دەگەڕێتەوە وە خراپی ئیدارەدانی وەرنەر برۆز گەیمز دەگەڕێتەوە کەوا نەیانتوانی بەڕاستی یاریێکی باش لە ماوەی 2 ساڵ ڕابردوو بڵاو بکەنەوە هاگوارس لێگەسییان بڵاو کردەوە باش بوو یاریەکە سەرکەوتوو بوو بەڵام لە زیاتی ئەوەی فێر بن کەەوە هاگوارس لێگەسی بۆیە سەرکەوتووە ڕاستە هاری پۆتەرە بەڵام یاریەکە لایف سرویس نییە یارێکی مڵتی پلەیەر نییە یارێکی ئۆنلاین نییە بەڵکو یاریەکە سینگل پلەیەری زۆر ناوازە بوو گەیمەرەی زۆر کڕی پارێکی خیاڵشی لە بۆ وەرنەر برۆز کۆ کردەوە بەڵام یاری سوسای سکواد کیل جەستس لیگ بەڕاستی یاریی کارەسات بار بەرەوەی سەرەتا و یاریەوتیان ئۆنلاینە دواتر وتیان بەبێ ئینتەرنێت توانی کاری پێ بکەی کێشەیەکی گەورە دروست کرد سیستمی یاریەکە من خۆم کردم لە ماوەی ڕابردوو کاتە سەپلس سیستمی یاریەکە بۆ یاریی لایف سرویس دروست کراوەتە هیچ چێژێکی سینگل پلەیەرت پێ نادا و یاریەکە زۆر ناخۆشە گەیم پلەیەکەی کاتێک کە تۆ دەزانی هەموو ژمارەکان و نمرەکان بۆ یاری لایف سرویس دروست کراوە چێژی سینگل پلەیەر ناناتێ بۆ یاریەکە سەرکەوتو نەبوو زیاتر لە 200 میلیۆن دلار زەرەر کرد جاو زەرەرە ئەوە کاردانەوەکەیتی کەەوە 3 ستودیۆیان داخست تۆنێک کاربندیان ناردەوە ماڵەوە یاری نوێیەکەی وەندەر وومن کە دەوترا یاریێکی سینگل پلەیەرە ئەویش کانسڵ کرا 100 میلیۆن دلار شتاوە کەسە تێچوە و یاریان ئەفکەن ڕابرد باسمان کرد 100 میلیۆن دلار تێچوە کەسی یاریەکەش کانسڵ کرا لە بەرەوەی نەیانەوێ ئەزەرری زیاتر بکەن پێم ناخۆشە بەڵام کێشەی وەرنەر برۆز خلاص نابی بەڕاستی دەکتنیان لە بواری ڤیدیۆ گەیم ئەگە سەیری کۆمپانیای وەرنەر برۆز کەم خاوەنی IP باتمانن لە هەموو فیلمەکانی باتمان لە هەموو یاریەکانی باتمان خاوەنی IP سوپەرمانن لە فیلمەکان و لە یاریەکان خاوەنی فلاشن خاوەنی وەندەر وومنن خاوەنی
تۆنێک کارکتەری جیاوازن خاوەنی لولی تونسن کە رشکە فەندی یاخود باگزبانی ئەوەندە آیپیان هەیە ئەوەندە کۆمپانیا ستودیویان هەیە نازانم بەڕێوەی ببن سەری فیلمەکانی دیسی بکەن دوایین فیلمی باتمان بینیمان 2 ساڵ 3 ساڵ پێشەستا بوو و ئەگە فیلمێکی نوێ باتمان ببین تاکو 3 ساڵ 2 ساڵی کەش نبینین نزیکی 2006 2007 فیلمێکی نوێ باتمان دەبین فیلمی سوپەرمان لەکەیەوە فیلمی سوپەرمانە نەنیوە بە تەنیا سوپەرمان لە دوای زاک سنایدەری تاوەکو ئێستا هیچ سوپەرمانمان نێتوە ئەو وەختیش یەک فیلمی سوپەرمانمان بینەوەیت کە هەر لەگەڵ باتمان بوو یاخود لەگەڵ جاستس لیگ بوو کێشەی وان نازانن کەوا لەسەر چ گەنجینەیەک دانیشتون لە ڕووی آیپیەوە یاری سوپەرمانتان لەکەیەوە نەبینیوە سوپەرمان یەکێکە لە بەناو بانکچین کارکتەرەکان یعنی سپایدەرمان لێ بەناوبانگە لەبەر سۆنی بەردەوام یاری بۆ دروست دەکا لە فیلمەکان بەشدارە و فیلمی تایبەت بەردەوام ئەپدەیت و زیندووە بۆیە سپایدەرمان بۆ شێوازە لە جیهان بەناوبانگە سوپەرمان کاتی خۆی وا بوو کە من چوو بووم لە بیرم بوو هەموو شتێ سوپەرمان بوو سوپەرمان کارکتەری زۆر ناوازەیە بەڵام ڕاستە چیرۆکی تۆزێ قورسە نووسینی لەبەرەوەی هێز توانایەتی یەکجار زۆری هەیە هیچ کەسێک ناتوانێت ڕایگرێ یاخود هێزێکی وانە ڕوبەڕووی سوپەرمان بێتەوە جگە لە بەکارهێنانی جۆرە مادەیەک کە هێز توانایەکانی دەست دەدا بەڵام ناتوانێت استفادە لە سوپەرمان بکەن تەنها کارکتەری دیکەیان هەیە تۆنێک کارکتەری دیکەیان هەندە زنجیریان هەم زۆر باش بوو وەکو دە پەنگوینەوەوانە بەڵام بە گشتی دیسی بەو شێوازە بوو ئێستا گە جەیمزگان لە ستودیۆی دیسی تۆزێ بەرزی بکاتەوە دەستمەنە مناقەشەی فیلمی زفرێژی زیاتر تایبەتە بە گەیم بەڵام خوتان زان هیوایەتم فیلمیشە بەردەوامی باسی فیلمەکان دەکەم سەو هیوادارم بێنەوە سەر ئایار و یاری بەشی دووەمی هاگۆرز لێگەسی دەڵێن هەر لە بەرەمێنانە بەشی دووەمی هاگۆرز لێگەسی یاریەکەی هاری پۆتەر وەروە ڕۆکستەدیش هەر کار لەسەر یاریی نوێ باتمان دەکە بەڵام ئەوانە چەندی ساڵیان ماوە بڵاو بکرێنەوە ستودیۆی ئەو ستودیۆی یاری کلیستۆ پرۆتۆکۆل دروست دەکرد کرافتن ئەوانش تووشی دەرکردنی کارمەند بوون لەلایەن ستودیۆی لەلایەن کرافتنەوە بەڕاستی کرافتنیش سەر بەچێە سەر بە وڵاتی چینە سەر بە تێنسنتە کە بەداخەوە پێمان وا بوو تێنسنت پارێژی زەبەلاحی هەیە و وڵاتی چین لە پشتەوەشتانە لەوانەیە هەرگیز وەکو کۆمپانیا ڕۆژاوایەکان تووشی ئەو جۆرە دەرکردنەوە بەڵام ئەوانیش توش بوون بەشێک لە کارمەندەکانی دەستداوە بەڵام دەڵێن ستودیۆکەمانشتا کارایە و خەریکی یاریشی دیکە دەبن راپۆرتش بڵاو کراوە دەڵێ سەتا نزیکەی درێ زیاتر لە 40% هەموو گەیمەرانی پلەیستیشن 5 و ئێکسبۆکس لە ماوەی مانجی ڕابردوو زۆرترین کاتیان لەسەر یاری لایف سرویس بەسەر بردەوە هاتە یاری لایف سرویسەکان زۆر بەناوبانگن لە ئەمریکا بۆ یەش کۆمپانیەکان دەیانەوێت یاری لایف سرویسەکان دروست بکەن یاری ئۆنلاینەکان دروست بکەن فۆرتنایتە فیفایە کۆڵ ئۆف دیوتیە مثلا بلاک ئاپ 6 ئێستا بەردەستە یاری هەندێک یاری ئاکتیڤیژنمان هەیە یوبیسۆفتمان هەیە لە ڕینبۆیە لە ڕۆبلۆکسە ئەو زۆر یاریانە پێنتری یاری لایف سرویس یاری ئۆنلاین کە خلاص نابێت تا هەتوانین بیکێ پارێکی زۆری قازانس دەکەن وەک خۆیان کۆمپانیەکان و دەیانەوێت بیکە بەڵام هەموو یاریەک نابێت لە یاری لایف سرویس بۆ منە فۆرتنایتێکی دیکە بە ئاسانی دروست ناکرێت لەبەرەوەی فۆرتنایت ئێستا لە قیمەیە تۆ هەرچی دروست بکەی ناگاتەوە فۆرتنایت جارێ مەگەر بیرۆکەیەکی زۆر بچوو کتەبی ئەو بیرۆکە بچووکە وەکو پاڵ وۆرڵد کە زیاتر لە 30 میلیۆن کۆمپیوتەر فروشە بتوانێت بەرەبەرە بەرز بێتەوە بەڵام ڕۆژێک ڕۆژ ناکرێت مەسەلەن پێویست ناکات و یاریی باتمان بینی بیکەیتە فۆرتنایت تۆ پێویستە یاریی دیکە دروست بکەی بە ستایلی فۆرتنایت بەڵام بەشتی نوێ نەک کارکتەرە بەناوبانگە بەڵام کرێتۆسی بینی بیکی یاریش وەک فۆرتنایت پێ دروستکەی ئەوەیە کێشەکە ستودیۆکان نازان تەعامل لەگەڵ بکەن یاریی نوێی تەرمینەیتەر ئاشکراکرا کە 2D و بڕیاریشە لە مانجی نوێی ئەمساڵ بڵاو بکرێتەوە کە سەرنجڕاکێشە بەڵام یاری تودیەکان ئێستا زیاد زۆر بووینە ئەمساڵ بەتایبەتی زۆر ئاشکراون نازانم یاریە چۆن دەبێت چۆن نابێت ترۆیدەرێکی نوێی یاری پۆکیمۆن لێجند Z2A بڵاوکرایەوە بەڵام هێشتا بەرواری بڵاوکردنەوەمان نییە و نیتندۆ دەڵێ لە ماوەیەکی نزیکدا بڵاوی دەکەینەوە بەڵام ناوای نزیکە لەوانی 2 ساڵ کۆنامی و بلوپەر پوینت بە فەرمی ڕانگەیان کەوا لێستاوە کار لەسەر یاری داهاتووی نوێ یاری داهاتووی خۆیان دەکەن و یاریەکەش بە هاوبەشی هەردوو لا دەبی هەم ستودی بلوپەر پوینت و هەم ستودی کۆمپانیای کۆنامی و بلوبەر هەر کار لەسەر آیپێکی کۆنامی دەکەم هاوشێوەی یاری ساڵ هێڵدوو کە چۆن آیپی کۆنامی بوو بلوبەر ڕیمەیکی کردەوە بەڵام نازانین پرۆژەی داهاتویان بێگومان چ یاریێک دەبێت چ آیپێک دەبێت و چی لەسەر دەزانین هیچ تەنیا دەزانین کە بەیەکەوە دووبارە ڕێککەوتن لەسەر سەرکەوتنی یاری ساڵ هێڵدوو دەیانەوێت کار لەسەر یاریی دیکەی کۆنامی بکەن بەڕاستی کۆنامی یاری یەکجار زۆری هەیە مەسەن کاتی خۆی سەردەمی مەسەلەن لەکەیەوە بڵێم لە 98ەوە تاوەکو 2005 و 6 کۆنامی زۆرترین آیپی جیاوازی هەبوو بەڵام لە پاش مەتەڵگیری تۆزێک شکستە شاهینە بەڵام مەسەن مەتەڵگیری ئەوەی کۆجیمای
لە دوای مەسەر گیل 5 تۆزێک لێک دابرانێک ڕوویدا بە تایبەت لە یاری ساون هیل کە ویستیان دروستی بکەن سەرکەوتو نەبوون چێشیان بەدەست بوو کۆنامی تۆزە کێشەی هەبوو بە تایبەت لە یاری پیسەکەی کاتی خۆیەکە لە بێتان پیسی کۆنامی کە فیفای کۆنامی بوو هەرچە ناوی فیفانە بوو ناوی پیس بوو زۆر سەرکەوت بوو دوای کردیانە ئی فوتبۆڵ هەر ڕێک شکست بوو ناتوانین پارێری قازانج بکەن جا چاڕوانی بزان کۆنامی سیارێک دروست دەکەن دەربارەی فیلمەکانش بەڕاستی دوو ترۆیەر هەیە ناچارم باسی بکەم یەکەیان بگمان ماینکرافتە دوایین ترۆیەری فیلمی ماینکرافت کە فیلمێکی لایڤ ئاکشنە واتە کارکتەری ڕاستەقینە ئەکتەری ڕاستەقینە تێدا لە جیهانێکی دیجیتاڵی ئاویش تەقریبا شێوان وەکو مرۆڤ ڕاستەقینەش لێ کردووە نازانم یعنی ڕخنەی زۆر لە جیراوە لە ئۆنلاین و ناوانەشە فیلمەکە زۆر ناوازەبی لەوانەشە زۆر خراپ هێشتا نازانم بەڵام شێوەیان جیهانی ماینکرافت دەکە بکەی واقع نازانم لۆ ناخۆشە سەیکردنی ڕانە هادینە لەگەڵی بەڵام بەجددی زۆر ستایلێکە پێوتری ئەنکانی ڤاڵی واتە دەیانەوێت لە واقع نزیک بکەنەوە بەڵام تۆ هەر شێوەیە ئەسڵەکە دەبینی تۆزێ دەزانانی شتێک تەواو نییە بە تایبەتی ڤیلۆجەرەکان شێوەیان نازانم برویان شێوەیان لۆوایان ناشرینە ناخۆشە پیکەکانمان هەیە هەندێک لە بەرازەکانمان هەیە بیبینین و کریپەرمان هەیە و جاک بلاک بێکمان لەگەڵ جیسمەمەوە بە شکلی خۆیان بەشدار هیچ ئەبدێت نەکراینەوە لەبەوەی و زۆرشتی شێشتا نەمان بینیەوە بە تایبەتی دراگنەکە دراگنی ناو ماینکرافتی ئەژدیهایەکە بێکمان تیدەیە بەڵام لە چ کاتێک ئاشای دەکەن و چیرۆکەشی باسی جیهانی نێدەر دەکە کە هێرش دەکەنە سەر ئەندەروۆڵد واتە جیهانی ماینکرافت کە تۆ لە جیهانی ماینکرافتی بەڵام تاوەکەستا شتێکیان پیشان نەداینە بە تەواوەتی هەندێک شتیان پیشانداین بە دیمەنی بچووک بەڵام ئەویش کرافتینگ و دروستکردنی بلۆک و دارانی و دروستکردنی شتەکانە کە تقریبا لە کریتیانە فیلمێکی ئەکشنەوەی کە فیلمێک بێ بە تایبەتی لە جیهانی ماینکرافت دێکە دروستکردن و بنیادنانی کەلوپەل و باڵەخانە و شتە هیوادارم سەرکەوتوو بێ فیلمە بەڵام هاوینیم سا پێمای بڵاو دەکردەوە بەڵام نازانم سەرکەوتە بێ یا خۆت نام و بینە سەس لای شڕێکی دوێنێ شەو یەکەم تیزەری بەشی پێنجەمی شڕێک ئاشکراکرا کە شڕێک مای فیڤریت یاخود لە منداڵیەوە دڵخواستترین فیلم ئەنیمیشنم بووە کە لەگەڵی گەورە بوون 2000ەکانەوە تاوەکو ئێستا لەگەڵ شڕێکی گەورە بووم دەیان جارمان بینیوە من بینیومە تۆ بینیوتە هەمومان شڕێکمان بینیوە لە کوردستان و عاشقینە لەبەرەوەی لەگەڵ گەورە بووینە بە تایبەتی بەشی یەکەمی شڕێک ئێستا ژێچەکە لە دڵخواستترین فیلم ئەنیمیشنەکان لە مێژ لەبەرەوەی هەستی سەرکێشیت پێدەدا و تەنانەت دەچێت شوێنی شڕێکی تۆ وا هەست دەکەیت تۆ شڕێکی کاردانەوە لەگەڵ جیهانێکی تەواو جادوویەکەوە لێر تێناگەن یاخود شتێکە کاردانەوە دروست دەبێت دەبەشی دووەم کە شڕێک لەگەڵ ژنەکەی خۆی دەستنا لەگەڵ فیۆنای دەستە ماڵی خەسوو خەزووری کەەوە تی ناگەن بە شێوەیەکی دیکە تعامل لەگەڵ دەکەن ناوازە بوو شڕێک ڕاستە سێ و چوار بەو شێوازە نەبوو بەڵام یەک و دوو بە تایبەتیش یەک بەلای من لای خەڵندی خەڵکیش دوو بەڵام لای من زیاتر یەک ئینکاری ناکرێت مهم بەشی پێنجەمی لەبەرەمێنانە و یەکەم تیزەریشیان بڵاو کردەوە شێوەی کارکتەرەکانیشە ناشاکە لە شێوەی شڕێک لە شێوەی گوێ درێژەکە دۆنکی و شێوەی پینۆکیۆ لودرێژ و فیۆنا کە لەگەڵ کچەکەی شڕێکی شێستا گەورە بووە بەڵام کێشەیەکمان هەیە لە ئۆنلاین دیمەنەکان کاردانەوەیشی زۆر میکستیان هەبووە تا تێکڵیان هەبوو لەبەرچی لەبەر شێوەی شڕێکی زۆر گۆڕدراوە هەندێک دەڵێن فیلەر و بۆتۆکس و دەرزیانە لێویدا و تۆزە کریتیانە مۆدیڵەشی ئینستاگرامی لەوەی کەوە شێوەیە ئەسڵەکەی خۆی بی کە شێوەیەکی ئۆگەرە شێوەیەکی ناشیرنی هەیە قەبیعی هەیە بەڵام هەمان کاتدا لای دڵی ئێمە خۆشەویستە لەبەر ئێمە لەگەڵی گەورە بوون دەمانەوێت شێوەی ئەسڵەکەی بی نەک دەستکاری کرایەتە شێوەیەکی مۆدێرن کە زۆر بە مۆدیڵەکانی ئینستاگرام دەچێت مەسەن چاوی و برۆی و کەپووی و ئەشتانە سیر کە چەناگەی حەز دەکەیتەوە هاتۆتە سەر ترێندی ئێستای شێوەی جیهانی خەڵکی ئێستا فیۆنا بە هەمان شێوە لە باتی جوانتر بکرێ ناشرینتر کراوە کە خۆی فیۆنا ڕاستە شێوەی ئۆگەری وەرگرت بووە ئۆگەر بەهۆی نەفرەتەکەەوە بەڵام ئەگەر سەری فیۆنا بکەی فیۆنا هەر قشت بوو هەر جوان بوو جوانێکی خۆی هەبوو بەڵام ئێستا دووبارە دەستکاری کرد دۆنکی هەر کارە سادە دۆنکی ینی کەماومێن دۆنکیتان لۆ لێ کردیان شێوەی لۆ لێاتی لۆ وای لۆ میمەکەی لە ئۆنلاین دەڵێ لوک هاو دەی ماسەکرد مای بۆی کە میمێکی فیلمی گادفادەرە سیرکە کوڕەکەی منیان چۆن چی لێ کردووە وێرانیان کردووە ئەوە ڕێگە وایە خەڵک ناڕازی نە بەڕاستی من بەخۆشم زۆر ناڕازی منە شێوەیان نازانم دەستکاری کرا بەس مهم فیلمەکەی بڵاو دەکردەوە سەری ساڵی داهاتوو پێم وابێت سەری ساڵی داهاتوو ئێستا لە بەرەمێنانە و لە ڕووی دەنگەوە جەماعەت هەموو دەگەڕێنەوە مایک مایرز و کامێرۆن دیاز و ئێدی مۆرفی بەدەنجی گوێدرێژی مایک مایرز بەدەنجی شڕێکی کامێرۆن دیاز بەدەنجی فیۆنای ئەوانە هەموو ئەکتەری ئەسڵینە ڕەسەنەکانە دەگەڕێنەوە کە دڵخۆشم وەروە زێندایش زیاد کرا پێدەچی زێندای ڕۆڵ یەکێک لە کچەکانی شڕێک بجێڕێ پێدەچێت لە بەرەوەی
دڵێن زێندایش بەشدارە و کسێکی شەرکمان بینی تەمەنی گەورە بووە بەڵام چیرۆکەی بەرەسەس دەبیم هەشتا دیار نییە لە کۆتایی ساڵی داهات و فیلمەکە لە سینەماکان بڵاو دەکرێتەوە. بێمە لای هەواڵەکانی پلەیستەیشن و ڕێک هەفتەی ڕابردوو کە بەرنامەم تەواوکە ڕێک شەوەکەی بوو شتە چیوا بوو یان بەربیانی شەمە بوو ڕێگە هەواڵە بڵاو کرایەوەکەوە جێف گراب دزەپێکەری بەناوبان کە من 100% قەناعەتم بە قسەکانی تاوە کەستە و کابرای غەڵەتی نەکردێت جێف گراب بەتایبەتی لەسەر هەواڵی پلەیستەیشن و سۆنی دەڵێ بەڵێ لە یادی 20 ساڵی پلەیستەیشن سۆنی ڕیماستەری گادۆڤار کۆلێکشن ئاشکرا دەکات یاخود بڵاو دەکاتەوە کە پێمان سەیرە بەڕاستی یەک دەبایە نازانم یعنی سۆنی ئەگەر بەتەمابی گادۆڤاری ریماستەر بکاتەوە بەتایبەتی کۆنەکان ریماستەر بکاتەوە لۆ لە ستیت ئۆف پلەیەکە ئاشکرای نەدەکرد لۆ یان بەتەمای ستیت ئۆف پلەیەکی دیکەیان شتێکە ئیڤێنتێکە باڕاکەم شۆکەیسی بکە لە بۆ گادۆڤاری کۆلێکشن دەبی شتێ بکە تێدا و یاریە ناشرا بکە بۆ لەو کات باسی نەکرد بەڵام جێف گراب دەڵێ دەنگۆیەکانی گادۆڤاری ریماستەر زۆر بە خێرایی بڵاو بوونەوە پێشکاتی خۆی بڵاو بوونەوە بەڵام هەردێن بە تایبەت لە نزیک ئیڤێنتی یادی 20 ساڵە کە یادی 20 ساڵە لە مانگەیە لە مانجی سەیە واتە بە قسپە پێ قسەکانی جێف گرابی و پێی دەنگۆیەکانی پێشترش بیکە نزیکەی ساڵێکە باسی دەکەین گادۆڤاری ریماستەر بەڕێوەیە بەڵام دەنگۆش هەیە کەوا گادۆڤاری 2018 ریماستەر بکرێتەوە کە ئەوەیان یعنی ئەگە سۆنی ئەوەی عشاب کە بەڕاستی کارە ساتە بۆ نمونە گادۆڤاری 2018 ریماستەر بکرێتەوە بۆ پلەیستەیشن 5 کارە ساتە یعنی هەمومان چاوەڕوانی ئەوەینە گادۆڤاری 1 گادۆڤاری 2 گادۆڤاری چینز ئۆف ئۆلیمپس و گادۆڤاری چ پێ دەڵێن ناوەکەی بیر نییە دوویارەکەی PSP دوویارەکەی پلەیستەیشن 2 بخرێتە سەر لەگەڵ گادۆڤار ئەسێنشن بخرێتە یەک پاکێج لەسەر پلەیستەیشن 5 بڵای بکەنە بڵتە دوو پاکێجیش و دوو کۆلێکشنی شێشەمان نییە تەنیا بەردەستی بخەن تاکە یاری کلاسیکی گادۆڤار لەسەر پلەیستەیشن 5 ئێستا بەردەست بێ گادۆڤاری 3 تەنیا ئەو بەشەی ڕیماسە بەردەستە کە ڕاستە یەکێکە لە باشترینیەکانی گادۆڤار بەڵام تەنیا ئەومان هەیە بەڵام گادۆڤاری 1 و 2 ئۆریژن بووناوی چینز ئۆف ئۆلیمپس و گۆست ئۆف سپارتا ببورن گۆست ئۆف سپارتا و چینز ئۆف ئۆلیمپس لەگەڵ ئەسێنشن یاریەکە زۆر ناوازێ ڕاستی پێم سەیرە سۆنی ریماستەریان ناکەی ها کاکە پۆرتیان بکە جست پۆرت یعنی ڤێژنی پلەیستەیشن 3 دەستکاری بکە پۆرتی بکە لە بۆ پلەیستەیشن 4 و 5 دەزانم تۆ زیزە دەستکاریکردنی یاریەکانی پلەیستەیشن 3 بۆیە زۆر بە کەمیدایان بینین بەڵام سۆنی کەمان مێر سانتا مۆنیکات مایە زۆربەی ئەو کەسانەی کە کاریان لەسەر یاریەکانی گادۆڤار کردیە هەر لەوێنە بەتایبەتی کۆڕیبار ڕۆک کەمان کۆڕیبار ڕۆک لۆ ناکەی جا چاوەڕوانەمەکو خۆم هیوام ئێستا بەرزە لە بەرزە لە بەرەوەی جێف گراب خۆی دەڵێ لە نزیکی یادی 20 ساڵە من هەموو جارێ دەڵێم هیوام بەرز ناکەم و یان بەرز دەکەم پێتان دەڵێم ئێستا هیوام بەرزە کەوا لەم مانگەش نەبی مانجی داهاتوو لەومە دوو مانگە گادۆڤاری کۆلێکشن ببینم بەڵام بەڕاستی هیوام بەرزە کۆلێکشن ببینم نەک گادۆڤاری 2018 ببینم ریماستەر بکرێتەوە زۆر لاستەڤەسیان ریماستەر کردەوە دەیزگۆنیان ریماستەر کردەوە هۆرایزنیان ریماستەر کردەوە لاستەڤەس هەم 20 ریماستەر کردەوە ریمێکێتەوە کارە ساتە بەڕاستی ببینم گادۆڤاری 2018 ریماستەر بکرێتەوە لە بۆ پلەیستەیشن 5 کە پێویستی پێ نییە خۆ یاریەکە ئێستا بە شێوەی 4K 60 فریم لەسەر پلەیستەیشن 5 کار دەکات بە هیچ دەستکاریکردنەوە کێشەیەک ماوەکانی کە تەواو کرد یا قڵ کێشەی نییە پێویست ناکە دەستکاریکردنی سۆنی پێویست ناکە بەڕاستی بیکە زۆر بێهیوا دەبم و ببینن ئەوڵقەیە ببینن کەوا سۆنی ئەگەر بێت و گادۆڤاری 2018 ریماستەر بکاتەوە چه هجوومەک و جنێوێک بە کۆمپانیای سۆنی دەدەم لە ئۆنلاینیش لە تویتەریش حیان دەبم هیوادارم ئەوە نەبی هیوادارم گادۆڤاری 1 و 2 دوویارەکەی PSP ئەسێنشن لەگەڵ گادۆڤاری 3 بە کۆلێکشنێک هەمی بەردەست بخەن بە یەک API بێتە سەر پلەیستەیشن 5ەکەت بیکەیتەوە یەک لە یاریەکان هەڵبژێری بچێ ناوی بەتایبەتی گادۆڤاری 1 و 2 کەمامێن دوو یاریز ناوازەی مێژووین وچی ئەو بێ پارە ئەوتە بەردەستە لەسەر مێزەکەی خەڵک پارێدانە سۆی دەڵێم منەوە پارەیەم ناوێت کەمامێن ئەم پارە پێت دەم 70 دلاری پێت دەم لە ڕۆژی یەکەم ئەو کلاسیکانە ببینم لەسەر پلەیستەیشن 5 کواڵیتی نوێ ببینم هەموو گێمەران دەیکڕن عاشقانی گادۆڤار دەیکڕن بۆ نایکەن هیوادارم بیکەن هەقسەکردن لەسەر سۆنی نرخی پلەیستەیشن VR 2 شکاند ئیدیت لەمە و دووە $150 هەرزانترە بەڵام هێشتا هەگرانە مەسەڵەن پێشتر بە چەند بوو بە $599 بیان $499 تقریبا بەڵام ئێستا نرخەکەی شکاوە بۆ 400 ینی بە $500 بوو $550 ببورن پێشتر بە $550 بوو ئێستا هاتوۆتە $400 واتە $150 نرخی شکاندووە کە بەڵام شتێکی کەشی هەیەکەوە ڤێژنی هۆرایزنەکە بەندڵی هۆرایزنەکە
هێشتا ئەویش هە بە 400 دلار کە ئەو یاریێکی لەگەڵە پلیستیشن VR2 تەبیعی بەبێ یاریش هەر بە 400 دلار بۆ ئەگەر کڕیتان بە پێ ئەو نرخە نوێیە ئەڤێژنی هۆرایزنەکە بکڕنە بەرەوەی یاریشی هۆرایزنیش بە خۆڕایی وەردەگرین هێشتا پێم وابی زۆرە من وەکو خۆم پێش ینی پێم وایە 299 دلار واتە 300 دلار 299 باشترین نرخە لە بۆ VR پلیستیشن لەبەرەوەی ئەو ئامێرە بە تەنیا کار ناکات تۆ دەبێت پلیستیشن 5 هەبێ کە ئەو نرخی 500 دلارە ئەوش نرخی 400 دلارە 900 دلار گەیمە ڕادەوەسی جا پێشتر 1100 دلار ڕادەوەستە 11 وەرەقە ڕادەوەستە بۆیە گەیمەراکی یەکجار کەم کڕی بۆیە سۆنی ئامادەیە نرخی بشتێنێ بۆ زیاتر بفرۆشێ ڕاستە ئێستا تۆزێک پلیستیشن VR2 تۆزێ نرخی باشترە یعنی بە نرخترە کە دەیکڕی لەبەرێت ئەگە پیسی دەبێت دکتۆر توانین لەگەڵ پیسەکەی خۆڕەتی بکەی یاریەکانی پیسی بە VR پلیستیشن 2 بکەی پلیستیشن VR2 بکەی کە پشتی باشە بەڵام کێشەیەکشمان هەیەکەوە زۆر بە کەمی یاریەکانی سۆنی یاری بۆ دروست دەکە یاخود هەر یاری بۆ دروست ناکە ئێستا حالیان سۆنی هیچ ستودیۆیەکی پلیستیشنمان نبینیوە خەریکی یاریشی نەبێت جگە لە هۆرایزنی کە بۆی دروست کردووە ڕێک تایبەتە بە ثێرد پارتیەکان کۆمپانیەکانی دیکە یاری خۆیان بەردەست بخەن بەڵام یەکێ مواصفاتێکی دیکە زۆر باشەکە زیادی بکەن لە ڕێی ئەپدەیتی ئەگە بکرێ ڕووی تەکنیکی نازانم دەکرێن خوندە یاریەکانی پلیستیشن VR یەکی لەسەر بخوێنێتەوە ئەوە زۆر میهمە زۆر گەیمەر هەیە پارەی بە یاریەکان داوە لەسەر پلیستیشن VR یەک لەسەر پلیستیشن VR2 باکوەرد کمپارەبڵ نییە و کار ناکەم ئەو دوو کێشەی چاسەکەم پێم وایە سەرکەوتو دەبێت من دەیکڕم نەخێ پێم وایە هێشتا نرخی زۆرە من ئامادەمە تاوەکو 2 وەرەقەی پێ بدەم 200 دلار ئەو پەڕی ئەگەر یاریشی زۆر ڕاکەی دەبێ بێ 3 وەرەقە نەک 4 وەرەقە لە کوردستان بێتە 430 دلار بە پێم وایە پارەی 1000 زۆرە لە بۆ VRەکەوە یاری زۆر بەکەمی لە بۆ دروست دەکرێت سۆنی بۆ دووەم گەورەترین کۆمپانیا لە وڵاتی ژاپۆن لە یابان لە مێژووی وڵاتەکە و لە مێژووی کۆمپانیاکەش بگومان بە پێی مارکێت کاپ بێ واتە بەهای کۆمپانیاکە بێ کە 130 شتێک تریلیۆن ئەوە ملیار دلاری تێپاردا لە وڵاتە ئیدی سۆنی ئێستا دووەم گەورەترین کۆمپانیا لە وڵاتی ژاپۆن کە جێگەیەکی دڵخۆشیە لە ئەماکاتدا و جێگەی نیگەرانیشە لە ئەماکاتدا نیگەرانێکەوە ناک شتێکی باشە بێگومان سۆنی دروستکەری پلیستیشنە و هۆکاری سەرچشکەوە سۆنی بەو شێوازە گەورەتر بوو لە ژاپۆن بێگومان پلیستیشنە چکە پلیستیشن قازانسترین و گەورەترین براندی سۆنیە تا کەسە زۆرترین پارەی قازانز بکە سۆنی لە فیلمەکانەوە پارەی قازانز ناکە لە میوزیکە و پارەی قازانز ناکە لە ئەلکترۆنیات و پارەی قازانز ناکە بۆ چێت تەلەڤیزیۆنی سۆنی دەکڕین چێ مۆبایلی سۆنی دەکڕین کامێرەکانی سۆنی ئۆکەی بەڵام کامێرە سۆنی میلیۆنان و میلیۆنانی نافرۆشێ تاکەشت سۆنی قازانز دەبکە بە قسەی خۆشی لە پاش بڵاوبوونەوەی خەبەرە دەڵێ هۆکاری سەرچی سەرکەوتنەمان بگومان پلیستیشنە ینی بزنسی پلیستیشنە کە بۆ شێوازە سەرکەوتونە جا بینە پێرسایی خۆتان لە ژاپۆن کە وڵاتێکی زۆر پێشکەوتووە بێگومان کە دەڵێن یابانی ئیدی ژاپۆنی خلاص خەڵک دەزانی کە شتە کوالێتە لە ژاپۆن کۆمپانیای تۆیۆتا کە تۆیۆتا ژاپۆنیە ژمارە یەکەم وەکو دروستکەری ئۆتۆمبیل و لە جیهانیش تۆیۆتا ژمارە یەکە لە دروستکردنی ئۆتۆمبیلی مثلا بنزین نەک کارەبای لە کارەبایەکە ساکەن تێسلا ئێستا ژمارەیەکە لە ڕووی داهات و زۆفرۆشی بەڵام ئۆتۆمبیلی یاسایی بنزین تۆیۆتا ژمارەیەکە لە جیهان ژمارەیەکە لە ژاپۆنی ژمارەیەکە 230 میلیارد دلارێکیان هەیە وەکو مارکێت کاپ لە دوای تۆیۆتا کە ئۆتۆمبیلێکەکەوە پێداویستێکی ڕۆژانەی خەڵکیە و بەناوبانگە چ دێ سۆنی دێ کە پلیستیشنی هەیە من مەبەستەکەی من سۆنی پلیستیشن نییە من مەبەستەکەی من گەیمینگە یاریکردنە کە بەو شێوازە لە بۆ کۆمپانیایەک سەرکەوتووە کە وای کردووە لە وڵاتەکەی خۆی ببێت دووەم گەورەترین کۆمپانیا لە جیهاندا یاخود لە ژاپۆندا و لە ڕووی لە جیهانیشدا وەکو کۆمپانیا گەیمینگ سۆنی بێگومان ڕقەمیەکە لە ڕووی هەم داهات لە ڕووی هەم قازانز و بێگومان لە ڕووی ئەوەی کەوە زۆرترین پشتی هەیە لە جیهانی گەیمینگ بەگشتی بێگومان مایکرۆسۆفت ژمارە یەکە منەوە لەبیر ناکەم بەڵام مایکرۆسۆفت ژمارە یەکە وەکو مایکرۆسۆفت بەڵام براندی ئێکسبۆکس ژمارە یەک نییە براندی ئێکسبۆکس چوارەمە ئێستا حالیە پلیستیشن یەکەمە تێنسەنت دووەمە سێم نینتێندۆیە چوارەم ئێکسبۆکسە وەکو سۆنیش لە ژاپۆن ژمارە دوو پێم خۆشە نیگرانیەکەشمان ئەوەیە کەوا سۆنی زیاتر چاوی لە پارەیە جەنەڕێشنی پلیستیشن 5 مان بینی کە چۆن ڕێگەی بیرۆکەکانیان لە بۆ لایڤ سەرویس و یاری ئۆنلاین بۆی پارێزێت قازانز بکەن چیان بەسەر هات لەبەرەوەی بەدوای پارە بکەی لە زیانی ڤیدیۆگەیم تۆزێ زۆر شکست دێنی لەبەرەوەی جیانی ڤیدیۆگەیم تەنیا بۆ پەیداکردنی پارە دروست نەکرێت و گەیمەران پارەی پێ نادان شتێک بەڵدیان نەبی کە پارەشان پێ نەدا تۆ پارەت بۆ دەست ناکەت دڵخۆشم و هیوادارم شتی باشتریشان لێ ببینم بێمەلای خەبەرەکانی ئێکسبۆکس دوو دانە خەبەری زۆر ناوازەم هەیە بۆ گەیمەرانی پلیستیشنە زیاتر نەکە ئێکسبۆکس بەڵام پەیوەندی بە ئێکسبۆکسەوە یەکەمیان فۆرزا هۆرایزن
سەرتاش بە باسی فۆرچە هۆرایزنی بکەم فۆرچە هۆرایزن بە فەرمی لە مانجی 4 بڵاو دەکرێتەوە و بەرواری بڵاوکردنەوەگەشی ئاشراکرا لە 29 مانجی 4 2025 ئەو مانگی کە میلادی منە لە مانجی 4 یاریەکە بەردەست دەبێت لە بۆ گەیمەرانی پلەیستیشن دوو مۆدی دەبێت لە بۆ پلەیستیشن 5 یاسایی کواڵەتی کە 30 فرێمە بەڵام 4K پرفۆرمەنس کە 6 فرێمە بەڵام تۆزێک داینامیک ڕێزەلوشنەوەتە لە 4K بۆ 2K یاری دەکەم لە بۆ گەیمەرانی پلەیستیشن 5 پرۆ یارەکە 30 فرێمە بەڵام ڕێیترێسینگی دەبێت و ریفلێکشنی یعنی وێنەدانەوەی ئۆتۆمبیلەکە لە کاتی گەیم پڵەی نیشانتی دەدا وەروە PS5 پرۆ پرفۆرمەنسیشمان هەیە کە 6 فرێمە بە 4K کە increased visual fidelity کە زۆر ناوازەیە و نرخی یاریەکەش ئاشکراکە نرخی یاریەکە $6 دەبێت و ئەگەر بێت و وێژنی پریمیەمەکە بکڕی نرخی $100 و دەتوانی 4 ڕۆژ زووتر یاریەکەش بکە لە 25 ئەپریل بتوانی بیکەی و تاوی DLC شتەکانیش لەگەر لە ڕێگەی پریمیەمەکە بەردەست دەبێت و تا هەموو ئەپدێتەکان لەگەڵ بەردەست دەبێت و لە بڕیاریشە لە 29 مانجی 4 بەردەست بێن جا گەیمەران زۆر ئەو وێنەیان بڵاو کردو لە ئۆنلاین کەەوە یاریشی ئێکسبۆکس لە ناو پلەیستیشن بە تایبەتمەندەکانی دوال سنسی هەیە وەروەها PS5 پرۆ ئینهانسدا واتە ئەگەر گەیمەری فۆرتزای باشترین شوێن ئێستا یاریەکەی تێدا بکەی پلەیستیشن 5 پرۆیە نەک ئێکسبۆکس سیریەس چونکە ئێکسبۆکس کۆنسۆڵە بە قوتەکەی خۆی دروست نەکرد چونکە زووتر کۆنسۆڵی داهاتی خۆیان دروست دەکەن بۆیش دڵخۆشم کەوا یەک مایکرۆسۆفت کە تازە دەستی بە ئیشەکەی کردێتەوە کەتنەکەی نایتەوە یاریەکانی بەردەست دەخە لەوە پلەیستیشن بەڵام بە شێوەیەکی دروست بڵاویان دەکاتەوە بۆ نمونە یەکەمیان دوال سنس فیچر یعنی جەماعەتی پلەیستیشنی دەزان کە دەستی پلەیستیشن 5 چەند زۆرە هەزیەکی زۆر ناوازەی هەیە هاپتیک فیدباکە ئەداپتیڤ تریگەرە وهروە وێژنی PS5 پرۆ زۆر میهمە لە بۆ یاریەکان هەیەن بی یەکەمیان ئەو کەسانی پلەیستیشن 5 پرۆیان هەیە چانسێکی زیاتری هەیە یاریەکان بکڕن چکە دەڵێ ئۆکێ من پلەیستیشن 5 پرۆم هەیە ئەو یاریش وێژنی PS5 پرۆی هەیە واتە یاریەکە بە کواڵتیش بەرزەکەم بۆیە دەیکڕم واتە چانسێکی باشتر دەداتی دومیان پێم خۆشەکەەوە مایکرۆسۆفت بە دڵ و خۆشەویستیەوە یاریەکەی خۆی بەردەست دەکات لەسەر پلتفۆرم پلەیستیشن ئەو ژوا دەکات یاریەکە زیاتر بفرۆشێ و یەکەم مایکرۆسۆفت سەرکەوتو بێ دووەمیشیان بڕاندی ئێکسبۆکس سەرکەوتوتر بێ لەو ستایلەی نوێی کە دەستیان پێکردووە بێگومان ناوانێ باشترین ستایل نەبی لە ڕووی چاوی گەیمەرانی ئێکسبۆکس بەڵام ئەگەر لەو مایکرۆسۆفت سەرکەی بەڵێ سەرکەوتنێکی باش دەبێت ئینشاءالله بۆیان لەبەر دەمێ بمینیان بەڕاستی ئەگەر نەمینە سۆنی دنیای کاول دەکات پارەپەرستان و بێمەسە فەیبڵی لە هەفتەی ڕابردوو ئێکسبۆکس پۆدکاست ئەنجامدرا و بەڕێوەبەری ستودیۆکانی ئێکسبۆکس بەشداری پۆدکاستەکەی کردو و بە فەرمی ڕاگەیاندکەوە بەڵێ یاری فەیبڵ دواخرا بۆ 2026 وتی ستودیۆکەمان ستودیۆی پلیگراوند کە دروستکەری یاریەکانی فۆرتساینە ئەمجارە هەیڤە دروست دەکەن پێویستیان بە کاتی زیاترە تاوەکو یاریەکە ئامادە بکەن بۆ بڵاوکردنەوە و بەشە لە گەیم پڵی یاریەکەشیان پێپشان دەین بەڵام دەڵێ ئەمە ئالفا فوتیجە واتە شێوەیەکی سەرەتایی یاریەکەیە هەشتا ڤێژنی کۆتایی نیە هەندێک گەیم پڵی نوێ دەبینین کاراکتەری ڕئیسەکەمان کە شکلی زۆر ناشیرنە نازانم بچیان نەکردیە شەڕ دەکا بەڵام شەڕەکانی تۆزێک مایتی پێدەچی گاوامای بێ گەیمپڵێکی تۆزێک سادەیە چکە ڕادەوەسی زۆر شەڕ دەکەن لە کات ڕۆیشتن شەڕکردن تۆزێکی مایە ئۆکەی دەزانین مایتی وەشی وتوچی زۆری مایە بەڵام لە پاش مقابلەکە یەکسەر چەندین راپۆرت بڵاو کرایەوە کە هۆکاری دواخرانەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە هەندێک دەڵێن دەیانەوێت لە ڕۆژی یەکەم یاری فەیبڵ لەسەر پلەیستیشن 5 و ئێکسبۆکس بەردەست بێ بۆی پێویستی بەکات زیاترکەوە لە دەیوان لە ڕۆژ یەکەم ئەو یاریە لە هەموو پلەتفۆرمەکان بەردەست بێت تەنانەت دەنگۆی سویچمان هەیە و هەروەها کێشەیەکی تەکنیکیشیان هەیە کەوا لەبەرەوەی ئەو ئینجنە ئەو مەچینەی کەوا یاریەکەی پێدروست دەکەن ئەو پرۆگرامە یاریەکەی پێدروست دەکەن لە بۆ یاری چێبەرچێ ئۆتۆمبیلە مثلا ئینجنی فۆرتسایە ئەی جەماعەتی پلەیگراوندی بۆی هەندێک کێشەیان هەیە لە ڕووی گەیم پڵەیەوە تاوەکو بتوانن هێشتا کێشەکانیان باشتر بکەن تاوەکو لە بۆ فەیبڵی گونجاوتر بی هەرچەندە وەکو شێوە سەیری یاریەکە بکەین گرافیک زۆر جوان و بەرزە بەڵام لە ڕووی گەیم پڵەیەوە پێدەچیکەوە تۆزێکی ماوە لەسکاری بکرێ و چۆن دەڵێ تون بکرێ ئایار بدرێ هەندێک لە شتەکان دڵخۆشم بەڵام لە هەمان کات دڵیشم ناخۆشێکەوە یەکێک لە گەورەترین یاریەکانی ئێکسبۆکس چونکە ئێستا بەڕاستی گەورەترین یاری ئێکسبۆکس مابی بێ فەیبڵە لە فەیبڵی گەورەترمان نییە گەبێت کە تقریبان چۆن بڵێم لە ئاستی گاد و ڤار و لاست ئۆف ئەس لە بۆ ئێکسبۆکس ئێستا حالیان لەگەڵ گیرسی بەڵام گیرس دەزاین کە ئازار بڵاو ناکرێتەوە 2026 بەڵام فەیبڵ بڕیار وام ساڵ بێ دواخرا بۆ 2026 ئۆکەی خۆشەویستانم چاوتان ماز دەکەم هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بی تاڵقەی داهاتوو تکە دەکەم دومێن لایک سەبسکرایب لەبیر نەکەن وخوا گەورە ڕۆژ و تاعاتان قبول بکەم خوداتان لەگەڵ